وشەی خیانەت لە فەرهەنگی سیاسیتان بسڕنەوە و کەمێک بۆ داهاتووی ئەم گەلە بڕوانن، یەک بگرن و لە پێناو خۆتان و خەڵک و نیشتیمان تەبابن، دامەزراوەکان یەک بخەن و بیکەن بە پارێزەری کوردستان. هەمومانە داواکاری دۆست و دڵسۆزانی کووردە، چ لە ناوخۆ چ لە دەرەوە، بەڵام شەڕی سارد و ڕاگەیاندنی ئەم دوو هێزە هەر بەردەوامە و بن و بێخی دامەزراوەکانیشی هەڵتەکاندووە. بە درێژایی دەیان ساڵ لە خەبات بە بارستایی کێوێک لە لاشەی شەهیدی ڕێگای ڕزگاری کوردستان بە هەزاران شەهیدی براکوژی و شەڕی ناوخۆ بە هەموو ئەو دەربەدەریانەی بەسەر کووردە هاتووە. هیچیان هێندێم شەڕی ڕاگەیاندنی نێوان پارتی و یەکێتی مرۆڤی کوردی ئازار و وەرز و بێتاقەت نەکردووە. شەڕێک سەری لە هیچ شتێک دەرناچێت جگەل ئاژاو و بەهەدەردانی وزە و توانێ مرۆڤی کورد نەبێت. تەنیا لەسەر کفەکی حەمەداغا هەزاران کەس لە شەڕی ناوخۆ شەهید بوون، بەڵام هێندەیەم شەڕە ناپێویستەی ئێستای یەکێتی و پارتی خەڵکی بێزار نەکردووە. لە پێناو خۆتان ئینجا خاک و خەڵک ئەم ناتەباییە بوەستن و هەلومەرجی سیاسی و جوگرافی کوردستان بە تەواوی گۆڕاوە و ناتوانین هەمان جوڵەی 10 بۆ 15 ساڵی ڕابردوو بکەین. گرچی و ناکۆکیەکانی یەکێتی و پارتی وەک حیزب و بەرپرسیاریشیان لە ناوحکومەت تا ئاستی قوڵ خەڵک و هاونیشتیمانیانی بێزار کردووە. لێدوان و وەڵامدانەوە ناپێویستیەکان بڕستیان لە خەڵک بڕیوە، لەگەڵ هەمووەمانەشدا لە بەغداد پەرتەوازە و ناتەبان لە ئاستی دەرە و نێودەوڵەتیدا گلەی و گازەندێکی زۆر لە یەکێتی و پارتی و حکومڕانێتەکەیان دەکرێت. وازە ڕابردوو بێن و چیتر و شەی خیانەت لە فەرهەنگی سیاسیتان ئامەهێڵن، ئەوەیە و شێش بەکاربێنێت کە 30 ساڵ یەکتری پێتۆمەتبار دەکەن و بۆتە بەهانە بۆ هەردوو وڵاتان سزا بدرێت. پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە دوور بخەنەوە لە ململانەکانتان و بیکەنە هێزێکی نیشتیمانی، سوپایەکی تۆکمەی ڕاهێنرا و بنیاد بنێن و مەجای 30 ساڵی تر نەماوە دەرفەت نەماوە. هەموومانە قسەی دۆستەکانی کوردن لە ناوخۆ و دەرەوە کا ڕاستەی ئەم دوو هێزە دەکرێن. بەڵام شەڕی ڕاگەیاندنی هەردوو حیزب و یەکتر شکاندنیان کاریگەریەکی گەورەی کردوتە سەر پێگەی هەرێم و حکوومەت و دامەزراوەکانیشی. ئەمە سەربارەوەی بووەتە هۆکاریەوەی بەرامبەر بەغداد زۆر لەرزۆک و پەرتەوازە بن و هەر ڕۆژە و لە سوچێکەوە بان و بیان و بە هەرێم دەگرێت. لە لایەکی دیکەوە و شارێ هیچ سەرکردێکی کورد نەبووە وەک دڵ و جەستەی کوردستان وێنای نەکات و ئێستا لە سای پەرتەوازی و بێباکی بەرپرسان و حیزبە کوردیەکان کورتیایدا دەبێت بە کەمینە و زۆربەی پۆستەکانی لەو شارە لەدەستداوە. کەواتە پێویستە بەر لە هەمویان یەکێتی و پارتی هەست بە مەترسی دۆخەکە بکەن و چیتر ڕووداوەکانی مێژوو نەکەنە دەستکەلای سەری یەکتر، چیتر و شەی خیانەت درزی نێوانمان زیاتر نەکات، چونکە ئەگەر کەشتێکە غەرق بوو ڕەنگ و خیانەت و ئاڵاوچیا و بەردیش پێکەوە ژێر ئاو دەکەون.